ئەوی ئەیەوێ خۆی بەرز بنوێنێ، ئەسپەدارینا ملی ئەشێنێ. بەرزی ئەوەیە کە خوا بداتێ، نەک ماین چەقەڵ بتجێڕێ ساتێ. هەندێ بەسی سرک دەنجیان خۆشەکەن، لە جیاتی بادام چوا لە خۆشەکەن. جاران پیا و خراپ سەری شۆڕە بوو، ئێستا سەربەرزە وەک کۆتری حاقوو. من کە ڕووبەڕوو لەگەڵ کەس نادوو، هەرچی هەڵدەستێ دەڵێ من حاقوو. کە دار هەنجیرت سوڵتان پیاوی قۆڕ، سگەی دەست ئەکا بە باو قۆڕەقۆڕ. زڵفدارەکان کە بێکڵاون، غەرقی لە واتە و عەتر و گوڵاون. ملی منداڵی خەڵکی دەشتێنن، مەدەنیەتیان بەوە دەنوێنن. جاران ئەیان گوت سەری ڕووت بە چی، ئێستا بۆ سەر ڕووت بەرەو پیر دەچی. سەرم سوڕماوە لە کاری خوا، خوا ئەو خوایەیە قەڵ هەنجیرە خوا. ئێستر کە ئاخی حەقیمی کێشە، داری بۆ ئاگری ئیبراهیم کێشە. هەرچەند بارکێشی وا کڵۆڵیە، بەڵام بێبەری مایەی زۆڵیە. ئەوی کە ئەسڵی خۆی لێگوم بوو بێ، خۆ و خوا نەناسە ئەبێ بەدخوو بێ. کچ بۆ جلی بووک بە سات و سەودا، لەگەڵ دەستگیران ئەچێ بۆ بەغدا. ئەڵێن ئەو کچەی کەوا شوو دەکا، بە ترشی شایی خۆی بێزوو دەکا. کەیفی خۆیانە من شەکرم بۆ دێ، با ئەوان بچن بۆ شار و بۆ دێ.